وەزارەتی خەزیانەی ئەمریکا جارێکی تر داوا لە یاسادانەران دەکات شتێک بکەن دەربارەی ئەو قەرزەی کابڕەکەی 31.4 تریلیۆن دۆلارە. لە ساڵی 1970 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەردەوامی خەرجیەکانی لە کاتی خۆیدا داوە. دەبێ بەردەوامیش بێت. وەزیری خەزیانەی ئەمریکا هۆشداری ئەوەش دەداتە کۆنگرێس کە دوا دەکەوێت لە دانی ئەو هەموو قەرزانەی لەسەریانە تا سەرەتای مانگی شەشی ئەم ساڵ ئەم خەرجیانە بوونەتە مای بەرەنگار بوونەوەی بەردەوامی نێوان کۆشکی سپی و کۆماریەکانی ناو کۆنگرێس. سەرۆک بایدن هەڵوێستێکی تون دەگرێتە بەر و داوا لە کۆنگرێس دەکات بە بێمەرج ئاستی قەرز بەرز بکاتەوە. ئێمە خەرجەکانمان دەدەین و دەبێت ئەو کارە بکەین و بەبێ ئەوەی ببینە بارمتەی هەندێک لە کۆماریەکان لە کۆنگرێس. بەڵام دەرگای و توێشکردنیشی کردووەتەوە دەستی بۆ مەکاریسی و سەرکردەکانی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران بردووە و لە کۆشکی سپی لە نوێی مانجی 5دا کۆ دەبنەوە. بابەتەکە بخەرە سەرمێزی گفتوگۆ با پێت بڵێم خەڵکی ئەمریکا ناچن بوەستن بۆ خانە نیشینی کە نەزانن چی ڕوودەدات. ئەو دانیشتنا کە کەمتر لە هەفتەیەک ڕوودەدات دوای ئەوەیە کە کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران قەرزەکان پەسەند کرد کە ڕێگە دەدات بە زیادکردنی قەرزەکان بە ڕێژەی 1.5 تریلیۆن دلار. پرۆژەی یاساکە بەڕێکرا بەڵام ئەو زیادکردن لە هەمبەر نزیکەی 5 میلیارد دلارە حەقی تێچوونی پارەی سەرەتایی بودجە. لە نێویاندا کەمبوونەوەی تێچووی قەرزی قوتابی و پرۆگرامی جنگاوەرە دیرینەکان و بودجەی قوتابخانەکان. سەرۆکی ئەمریکاش ئاگایی دەدات ئەگەر ئەو قەرزانە نەدرێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار دەکاتە سەر خێزانە ئەمریکیەکان. دەبێتە مای نرخێکی بەرزی سوود هەروەها بەرزکردنەوەی نرخی سوود لە بوارەکانی دی وەک قەرزی خانوو ئالێرەدا ئەو خەڵکەی کار دەکەن و ئاستی مامناوەندی و خەڵکی بەتەمەنن باجی ئەوە دەدەن. ئەنجومەنی نوێنەران 12 ڕۆژ یاسایی لە مانگەدا بەدەستەوەیە. ئابووری زانان هۆشیاری دەدەن کە دواکەوتن لەوانەیە ئەمریکا و وڵاتانی دی بخاتە پاشەکشەکردنەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی جەستن فینچ لە واشنگتنەوە.